بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. شياني الله جل جلاله لا سلسلكي دجال بردوامين أمرو باسي بابتك كينك بلا ميكك لقرنكتريني بابتكان دجال سيستمكي لو بيش بنهيني إيش يكرت سيتر باشكراي شك بو أوي هيج كسي حجينا منه ولا قدار نبوم لبلاني دجال الله جل جلاله أشكراي كردوه هر کەسێ تۆزێک شارەزایی لە تەوحید و ئیمان هەبێ هەموو پلانەکانیان ئەزانێ تێی ناکەوێ. هەر کەسێکیش جاهیل بێ بە دینەکەی تێکەوێ، جاهیل بێ بە تەوحید و ئیمان تێکەوێ دوایەکەوێ. طبعاً ئینسان زۆر گرنگە هەم سەردەمەکەی خۆی بناسێ، هەم ئەو کەسانەی کە لە چواردەورینی و ئەو واقعی کە تێی کەوتووە بیزانێ. وەکو حوذەیفەی کوڕی یەمان أفرمي كن على علم بأهل زمانك. فرميتو لسر علم بأهل زمانك بزانك كاك تولى ناو تجور ربنا ورانك آج كيلا چوار دورت هاتو چوي كيكي هاتو چوتكا بزان لشاركتا چي أغزري لولاتكتا چي أغزري. رسول الله صلى الله عليه وسلم معاذ كري جبلا يربو يما يكم شد شي بياله إنك تأتي قوما أهل كتاب تو أشيت ناو قومك أهل كتاب شي بو شرحك أكثر واقعك بو شرحك تو أشيت ناو قومك بيان ناس أهل كتاب يهود ونصارى لا يمن زانا أنا فرمون أم فرمودية أم بشيء أويلي ورقيري كإنسانك دعوة لجيقايك نابت جاهل بي با أو واقعي أتنايو دعوتياك أو موقعية أتنايو دعوتياك وأنا بجاهلي جبه بأساسيات دينك چونك بدواء أو أكثر فيه فرميتي فليكن أول ما تدعوهم إليه أن يوحدوا الله يكمين شتكتو بانيانك بولاي با أو به أوان توحيد الأخويانا بيروك أقل لوايا جوابي عن دايتو أنجانوش كبيه فرميتو وشيتنا وقومك أهل كتاب وبس يشيا أهل شرك. قالت اليهود عزير ابن الله وقالت النصارى مسيح ابن الله. جولك كان لن عزير كوري خواه نصراني كان جلن مسيح كوري خواه. أما أهل الشرك كفر. هانا علينا الله ثالث ثلاث. هانا علي الله دا وزي ولا قال يعقوب زوران بازي كردو. تعلق بي صفوة الله بينا داو برينا داو. اعتقادي يهودا توشتنا قومي كوا أبي بزاني بيروباور يعني شونا بو أوي يكم خال بيروباوركي أوان كبطالة بيسلميني بطالة وبوتشالي كيتو دوم خاليش بيروباوركي خود كحقه كواحية بيسلميني حقه جيجيري بكي لا جيجي وإنسان أجر دو كسي شي لبرد سابي أجر مسؤول بي لخوشي بتنها واجب لسري شارزاي واقع ببي يمجي سلا واقعي كاين بشار زايبين بزانين شلون تعاملي لقالاك. طبعا لأوروبا ياخذ لأمريكا ولا غرب بقشتي كفري عالمي كار كردنيان بسيستما وكو يمنية يما زور بيشتكان بان هرمكية زور بيشتكان مان خورسكا زور بيشتكان مان رد الفعل أوان مؤسسات يعني هي أقر بيانوي ملتيك لبين برن بم مؤسساتانيان ألين بم دامزراوانيان ألين برون ليكولينو بكن لسرو ملته بزانن بايكاني راوستاني أم ملته تشيه بائما لو بايانا بين أنجا دوائي بجستي هيرش بكينا سريان سرتابا لبيرو باوريانو لأساسياتي كسايتيان بين لبنا مكاني كسايتيان بين بيرو خيانين أنجا دوائي برين بو خودي خوان وجستان أقر دي قدبا لجنجي جهانية كما هستان بناردني مستشرقة كان كأمانة هميان ليكولار بون هموشيان استخبارات بون يعني وترا خور هلات ناسا كان نارديان بولاتاني إسلامي بهمو جيغايا كابلا يان كرنو
رووسیا لە لایەک خەڵکی نرد رووسای قەیسەری و غەربیش لەگەڵ ئەمریکا لە لایەک خەڵکی نرد هەمویان هەستان لێکۆڵینەوەیان کرد بۆ ماوەی 20 ساڵ 30 ساڵمانەوە لە وڵاتی مسلمانانە لێکۆڵینەی تەواویان کرد لەسەر پایەکانی دینداریان لەسەر پایەکانی ڕەوشتیان لەسەر پایەکانی کەسایەتیان دواتر ڕۆشنەوە بۆ وڵاتەکەی خۆیان ئەم لێکۆڵینەوانیان پێشکەشی دەسەڵاتەکانیان کرد بۆ دروستکردنی ڕایگشتی لەوێ ڕایگشتی کە ئەم میلەتەی بەرامبەرمان ئەمە نقاطەکانی ضعفیەتی خاڵەکانی لاوازیەتی ئەمەش خاڵەکانی هێزیەتی ئێمە ئەبێ لە خاڵەکانی هێزی بین لە بینی بەرین دواتر لە ڕێی خاڵە لاوازەکانەوە داغڵ بین وایان کرد و جەنگی جیهانیان بەرپا کرد و خلافەیان نەهێش لەسەر زەویا و وڵاتێکیان نەهێش حکمی ئیسلامی تیا بکرێت لەسەر زەویا و هەمیان تەفرەتو ناکرد و دەوڵەتی مسلمانانیان هەڵوەشانەوە بەشبەشیان کرد بەسەر زیاد لە 6 دەوڵەتە کە ئێستا 6 دەوڵەتن بۆ هەر یەکەیان سەرکردەیەکی جاشی خۆیانیاندانە لە قسەیان دەرناچێ ئێستا 6 دەوڵەتن بەڵام هەر سەر بەغەر بن شتێک نەماوەتەوە لە ناویە بە ناوی تەطبیقکردنی ئەساسیاتی ئیسلام بێ ئەگەر لە ناو ئەهلەکەیان ما بێتەوە یگنا لە ناو دام و دەستگاکانیان نەماوەتەوە هەمووی دەستورێکی وەضعی بۆ دانراوە لەسەری بڕۆ لە دوا ئەو کە لە مسلمانان لێبوونەوە هەستان لە بەریتانیا بەتایبەت استیخباراتی بەریتانی دەستگایەکی دانا ناوینە شەبەکاتی شوعیەت ئەمە لە تقریبا 50کانە یاخود لە 1900 تا 1950 ئەم دەستگایان بە تەواوی پەرە پێدا و گەورەیان کرد کۆمەڵێک تۆڕیان دروست کرد لە شوعی دەستکردی ئەوروپا بچێتە ناو شوعیەتی با بڵێن ڕووسیاوە ئەو شوعیەتەی ئەوێ لە ناوە کرمۆڵکە و دوایی خۆیان لە دەرەوە بیڕوخێن نەجاحەتیان هێنا بەریتانیا و ڕوخاندیان ئەوان ئاوای شەکن یەکسەر هجوم ناکەن لە پێشەوە ئەڕۆنە ناوە باشە کرمۆڵ یەکەن لە ناوە ئەنجا دوایی بە یەک پیاکێشان دایانڕوخێن لە ساڵی 1950 هێزی ئاسمانی ئەمریکا دەستگایەکی دامەزران ناوی دەستگای ڕاند بۆ لێکۆڵینەوە استراتیجیەکان و استیخباراتیەکان ئەو دەستگایە نهێنی بوو هەتا 2000کان لە 2000کان ئاشکرای کردوتی بەڵێ من بۆ ئاڕاستەی شەکەم و شەکەم ئەم دەستگایە چیەکە هەڵەسێ بە لێکۆڵینەوە لەسەر ئەو میلەتانە و ئەو ئایدۆلۆژیانە و ئەو بیر و فکرانەی کە خەتەرن لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا هەڵەسێ لە یەکۆڵێتەوە دواتر تەقریرێکە نووسێ ئەیداتە دەستی دەسەڵاتدانی دارانی ئەمریکا کە ڕێژەی خەتەریەتی ئەم میلەتە ئەوەندەیە ڕێژەی خەتەریەتی ئەم بیر و باوەڕ و فکرە ئەوەندەیە ئەگەر بمانەوێت لە بینی بەرین ئەوەنە کاتمانەوێ ئەوەنە چەکمانەوێ ئەوەندە ئینسانمانەوێ ئەوەندە جاش و خۆفرۆشمانەوێ ئەوەندە جاسووسمانەوێ ئیتر وردە وردە ڕای گشتی ئەمریکا با بڵێن دەسەڵات دارانی ئەمریکا ڕای سیاسی ئەمریکا و ئەوروپا ئیشی لەسەرەکەن و تەطبیقیەکەن هەنگاو بە هەنگاو ئەم مؤسسەیە کاریگەرترین یعنی ئەم دەستگای ڕاندە کاریگەرترین دەستگایە لەسەر بڕیارەکانی ئەمریکا و ئەوروپا بەگشتی و لە هەمان کاتیشە ساڵانە 150 ملیۆن دۆلاری بۆ سەرفەکرێ هەزاران لێکۆڵەری هەیە هەزاران با بڵێن مێژوو زانی تایە هەزاران با بڵێن کۆمەڵ ناسی تایە هەزاران با بڵێن ئەدیان ناسی تایە هەمووی بڵاوی پێکراوە لە عالەمە کەسانێکی سەرەکی سەرپەرشتیانەکەن و معلوماتەکانیان بۆ نەمانی شیکاری بۆکەن و بردەبنەوە لێ و لێ کۆڵنەوە و دواتر تەقدیمیەکەن یەکێک لە گەورەترین با بڵێن کەسایەتیە کاریگەرەکان لە ناو ئەم مؤسسەیە لەم ساڵانی دوایە دۆناڵد ڕامسفێڵد بوو وەزیری دەرەوەی ئەمریکا پێشەویش کۆندالیزا ڕایس بوو دواتر زاڵمای خەلیلزاد دواتر ژنەکەی کە ناوی شێراڵە کە یەهودیە خەڵکی نەمساحە لە ئەسڵە ژنی زاڵمای خەلیلزادە کە باڵێزی ئەمریکا بوو لە ئەفغانستان دوایی بوو باڵێزی ئەمریکا لە عێراق زاڵمای خەلیلزاد خۆی و ژنەکەشی لەو مؤسسەیە ئیشیان لە کۆڵینەوە وردبوونەوەی لەو بابەتانە کەسایەتی زۆری تیا بووە بە درێژایی مێژوو
یعنی کە ئەڕۆی سەیرەکەی زۆربەی وەزیرەکانی دەرەوە و زۆربەی وەزیرەکانی استیخباراتی ئەمریکا پێشووتر لێکۆڵەر بوون لە موەسسەسەی ڕاندا لە دەستگای ڕاندا. ئەم دەستگای یەکێک لە گەورەترین شیکەرەوەکانی ئەم ئافرەتەیە. ڕیشاڵد یێرناڵد شتێکی وایە، بێرناڵدە شتێکی وایە. ئەم ئافرەتە لێکۆڵینەوەیەکی کرد لە ساڵی 2003 لەسەر ئیسلام و لەسەر مسلمانە. هەستا کتێبێکی نووسی بە ناونیشانی ئەلئیسلام الديمقراطي المدني. ئەم کتێبە تەقریری کۆتایی ئەو مؤسسە بوو لەسەر ئیسلام و مسلمانان لە هەموو عالەمە. باشە یاداشتی کۆتایی ئەو دەستگایە بوو، دەستگای ڕان. کام ئافرەتە نووسی دوای بەحث و لێکۆڵینەوە بە سەرپەرشتی خودی خۆی کە سەرپەرشتی هەزاران لێکۆڵەریە کرد لە هەموو عالەمی ئیسلامی، ئەگەر نەگەشت بێتە دەیان هەزار، کە هەمووی تەقریرەکان کۆکرانەوە خراە بەردەستی ئەو لێکۆڵیەوە و لێکۆڵینەوەکەی بەرهەمی تقریباً 13 ساڵ بوو. لە ساڵی 90ەوە خەریکی بوو، 2003 کۆتایی پێیان. ئەم لێکۆڵینەوەیە بڕیاری ئەوەیدا، یان خود دەرەنجامەکەی ئەوە بوو کە مسلمانان ئومەتی ئیسلامی چوار تاقمن. تاقمی یەکەمیان پێوترێ لای ئەوان ئوسولیەکان، ڕادیکاڵەکان. هەر ڕێک لە تعریفەکەیە کە ئەیناسێنێ ئەڵێ ڕادیکاڵیەکان ئەوانن کە داوا ئەکەن دەوڵەتێکی دینی دروست بێ و قورئان و حەدیث حکومیان کە وێ پێیانەوترێ ئوسولیەکان و ڕادیکاڵەکان. گروپی دووەمی ناو عالەمی ئیسلامی پێیانەوترێ تەقلیدیەکان. لە باسی تەقلیدیەکانە شیعە هێنێ، سۆفیە هێنێ وە کۆمەڵێک مسلمان کە با بڵێن عامی ئیسلامیان قبوڵە، بەڵام ئامادەییان تایە لە هەندێک ئەساسیەتە تەنازول بکەن، گوێ نادەنێ. مانەی ناونا مسلمانە تەقلیدیەکە. گروپی سێیەم ناوینان حەداثیەکان، مسلمانە نوێ خوازەکان، ئەوانەی ئەیانەوێ ئینسیجام بکەن لەگەڵ زانستە، یەک بگرن لەگەڵ زانستە. ئەمە گروپی سێ. حەداثیەکان ئەوانەیانەوێ نوێکاری بکەن لە ئاینە. شیعاری چیان بەرز کردوێتەوە؟ ریفۆرم لە دینە. هەر ئەڵێ نەبێ دین ریفرێش کرێتەوە. ئەمانەش گروپی سێم. گروپی چوارەم ناوینە مسلمانە ئەلمانیەکە. ئەمە ڕێک بڕۆن تەماشای بکەن لە تەقریرەکەیان نووسراوە بە جوانی. وتی ئێمە ئەبێ ئیش بکەین لەسەر ئەم چوار گروپە بە ئاراستی خۆمان. چی بکەین؟ حەداثیەکان گەورەترین چەکن بەدەست ئێمەوە، یعنی بە حساب مسلمانە ڕۆشنبیرەکان، مسلمانە مسەقەفەکان، مسلمانە نوێ خەوازەکان، ئەوانەی ئەیانەوێت تازەگەری بکەن لە دینە. وتیان ئەمانە گەورەترین چەکن بەدەستێمەوە، ئەبێ بیان هێنینە سەر شاشە پەرەیان پێبێ. تەختیتیان داڕشت، پلانی خۆیانیان داڕشت چۆن پشگیریان بکەن، چۆن هاوکاریان بکەن. لە ڕێی دەستگای استیخباراتەکانی خۆیانەوە پەیوەندیان پێوەکردن. یەک دانیانیان بە فیڕۆ نەداوە، هەمووی گرنگە لەلایەن. پەیوەندیان پێوەکردن لەسەر هەموو ئاستەکە. ئێوە ئەمانەوێ لە ئایندەیە نوێنەری هەموو ئیسلام و مسلمانان بن، چونکە ئەو ئیسلامەی ئێوە ئەتانەوێ ئەوەیە ئێمە ئەمانەوێ. ئەمریکا ئەوروپا ناسکردنەوەی و تازەکردنەوەی و کردنی بەرگێکی دیموکراسی بەبەریە. ئێوە ئەو ئیسلامەتانەوێ، ئێمە ژەوەمانەوێ، ئێمە هاوکاریتانەکەین، هەوڵە دەین خیتابی دینی بکەوێتە دەزێەوە، یعنی ئاراستەکردنی خەڵکی بە وتار و دەرس بکەوێتە دەست ئێوە. لە چ ڕێگایەکەوە؟ ڕێگای یەکەم، جومگەکانی پەروەردەتان ئەینە دەست لە خوێندنگاکان. باشە، جومگەکانی خوێندنی باڵاتان ئەینە دەست لە مەعهەد و
زانکۆکانە. زۆربەی ئەم دکتۆرە مثەقەفانە ئێستا ئەمڕۆ ئەساتیدەن لە هەموو عالەمە، لە جامیعەکان و لە مەعهەدەکان و خوێندنگە ئاینیەکانیش قسەشیانە ڕوە زیاتریش گوێ لەوانە گیرە. پارەیەکی چاکیان خستە بەردەستیان، مەعاشی باشیان نانێ، نزیکیان کردنەوە لە خۆیان، لە پێناوی ئەمەشا عەمامەکەتان دانێن، خۆتان دیسکۆ بکەن، ڕیشەکەتان کورت بکەنەوە، ئەوانەتان بۆکەین. بۆیە زۆر کەس لەوانەی کە تا لەوە پێش لە ئیسلامیە ئوسوولەکان بوو، پارە و دنیا هەڵی خەڵەتان و کوێناوان، لەو پایە هەڵی خەڵەتان و کوێناوان. ئەمە خاڵی یەکەم بۆ شێوە هەوڵیاندا پەروەردە و تعلیمی عالی بگرنە دەست. کاڵێم پەروەردە و تعلیمی عالی بەگشتینە، بەس ئەو ناوەندانەی کە ئیسلامی تیا دیراسە ئەکرێ، وەکو ئیعدادیە ئاینیەکان و قوتابخانە سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندیەکان، ئەنجا دواتریش مەعاهیدە ئیسلامیەکان و کۆلێجە ئیسلامیەکان. دواتر هەستان مەنەسەیان دروست کرد بۆیان لە ئیعلامە، هێنایانن لە ئیعلامە گرنگیان پێدان، لە کەناڵەکانە بەرناکەوتن. زەلام هەیە تۆ کە وتاری بڵاوە بێتەوە ئەعوذ بالله من الشیطان الرجیم نووسی لە کۆمنت بۆی ئەڵێ چونکە سنەتەوە هەڵێ باشە. هەر خۆشە ئەو زەلاما بینی کەناڵێک نییە مقابلەی نەکا بەرناکە. باشە بۆچی ئەمە ئەوەندە قێزەونیشە بەرناکەوێ، خۆشی دڵی خۆشە بەخۆی، ئەڵێ ڕۆژێ لە ڕۆژان بیر و ڕای منە بێ بە مەذهب لەم کوردستانەیە. پشت بە چیە بەسێ؟ پشت بە موئەسسەی ڕاندە بەس کە پێی وتووە ئێوە ئەبێ لە ئایندەیە خیتابی دینی بەدەستیەوە بێ، مەذهب بێ مەذهبیەوە بێ، بیر و بۆچوونە بێ بیر و بۆچینیەوە بێ، فەلسەفە بێ فەلسەفەیەوە بێت، پەیڕەو کرێن ناو خەڵکیە. طبعاً هی ئەو نییە، هی موئەسسەی ڕاندە، هی ئەمریکا و ئەوروپا. بەس ئەم ئەو ئالەتەیە کە بەکاریان، بەس دیقەتیش بن ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. ئەوان پلان دانن، ئەڵڵاش پلانی هەیە، پلانی ئەڵڵاش باشترە بۆ مسلمانان لە پلانی ئەوان. ئەوەی ئەوان هەڵەوەشێتەوە و تەوقی سەری خۆیان ئەگرێتەوە. ولا يحيق المكر السيء إلا بأهله. پلانی خراپ إلا تەپڵی سەری خۆیان ئەگرێتەوە. ئەنجا هەستان هێنایان نەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە فراوانی، بۆ هەر یەکەیان چەندین جۆری پەیج دانراوە، گروپ دانراوە. پەیجی هەیە تعبیر لە ڕای خۆیەکە، پەیجی هەیە ڕەخنە لە خۆی ئەگرێ و خۆی جوابی ئەداتەوە، بۆی وا پیشان بدرێ ئەمە ئەتوانێ وەڵامی هەموو ڕەخنەکان بداتەوە. پەیجی هەیە بۆی دانرا و سەرپەرشتیەکرێ و بودجەیەکی زەبەلاحی بۆ دابین کراوە بۆ ئەدمینەکانی بەس هێرش بکەنە سەرەوانی کە دژی ئەون لە با بڵێن ئیسلامە ئوسوڵیەکان کەوا خۆیان وایان پێڵێن. بۆیە بە زۆر بە فراوانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان گرتووەتە دەست و بە هەموو شێوەیەکیش ئەوانەی دژی ئەو ئیسلامە ئەمریکی و ئیسلامە ئەوروپیەن ناشری نەکرێن بە هەموو شێوەیە لەلایەن سەدان پەیجەوە. عەجایبتان لێ نەیە هەر یەکێ لەو مامۆستایانە بڕۆن سەیری و پەیجانەکەن وتاریان بڕاوە لە منەوە دەست پێ بکە تاوانی تر. ئێمە لایەوان ئوسوڵیەکانی وتاریان بڕاوە لە مەبەستەکە لادراوە وا پیشاندراوە هێرشە کاتە سەر ژنان، بۆی ژنان هەمووی جوێنی پێبن. وا پیشاندراوە وتارەکەی هێرشە کاتە سەر نەتەوە، بۆی نەتەوە پەرستەکانمی جوێنی پێبن. وا پیشاندراوە هێرشە کاتە سەر زانایان، بۆی ئەوانی کە بەحساب لایەنگری زانایان هەمویان جوێنی پێ بدەن. کەوانیە هێرشکردنە سەر زانایان نییە، وتنی حەقائقێک کە پەیوەندی بە عەقیدەی خەڵکەوە هەیە و ڕوونکردنەوەی کێ پێکاوێتی و شوێنەی پێکاوە قسەوتن بە زانایان نییە، زانانی کەن بە قسەوتن بە زانایان. وا وتارەکەی پیشانێن کە دژی کلتورە غەریبە بە کۆمەڵگا، بۆیە هەمویان هێرشەکەنە سەری. وا وتارەکەی پیشانێن هەرم کورتە وتارانە کە حرامی حەڵاڵەکە کە واشی نەکردووە. وا وتارەکەی پیشانێن کە بێ بەگومان لەسەر دین، بۆیە دڵسۆزانی دینیش بەگومانە بن لێ، هەمویان ڕقی دێڵەگرن. پشکی شێر بەر من کەوتووە لەوەیە. خۆتانی بین بەم ڕۆژگارە بە هەموو شێوە دەستکاری و تارمانەکرێ. ئەمە لەبەر ئەوەی ئێمە دژی ئەو ئیسلامە ئەمریکین تا تونتر دژیان بین خراپترمان پێکەن. ئەو حەقەتە بەس خەڵک نایزانێ. ئەمانە هەمووی بە بەند و بەخاڵ لەم موئەسسەیە دەرچووە کە ئەبێ وا بکرێ، کە لای ئەوان ئیعلام
سەیتەراکە بەسەر عەقڵی خەڵکیە. تۆژە بێ و ئیعلامە بتوانی بەکاری بهێنی سەیتەرە بەسەر عەقڵی خەڵکا بکەی، وای لێ بکەی کە مامۆساڵۆی دی ڕاکە، کەمە لا ناسکۆڵەکەی دی ئەمریکیەکە کە داعیە ناسکۆڵە ئەوروپیەکەی بینی دڵی بۆ بکات، گوێی لێ بگرێ بڵێ ئەوە ئیسلامی ڕاستی، ئەوە بە جوانی پیشانی باشە. ئیسلامێک بێ وەکو با بڵێن ئاو وابێ لەگەڵ هەموو شتێکا قاڵبی و بگرێ، هەموو بەتاڵێ جێ بێتەوە تایە و جێ بێتەوە لە ناو هەموو قاڵبێکی بەتاڵە نییە، شتیوان نییە، ئیسلام نابێ وابێ. ئەجا دووە ئەو هاتن سەدان داعیان دروست کرد ئەلەوانە، هەر ئافرەت یعنی پیاو کچی گەنج کوڕی گەنج سێتان لێ نێم هەموو کچە گەنجە پیا بووە ئیسلام شەرحەکە بۆ خەڵک لە کاتێکا خۆی دوورە لە ئیسلام فڕی بە ئیسلامەوە نیە، جاری وایە عەباونی قابیش پێوەیە، جاری وایە لەچکیش پێوەیە، هەیانە ئیسلام شەرحەکە ڕاستەکە، بەس زۆرێکان ئیسلام شەرح ناکەن، ئەو ئیسلامە شەرحەکەن کە ئەمریکیە، ئەوە شەرحەکەن کە ئەوروپیە. ئەی بینی لە ئینستاگرام لە تیکتۆک لە سناپچات یەک دانە ساڵ دوو دانە ساڵ سێ دانە ساڵ نەسیحەتی ئافرەتانەکە هی دین تاوەکو کۆمەڵێک فۆڵۆی زۆری بۆ دێ، دوا ئەوە زۆر تەبیعی ڕیکلامەکە بۆ ڕێستۆرانتێک بۆ شیرینی خانەیەکە چێتە جوورەوە لێ شاگردە قۆزەکە بەرەو ڕووم هات، مێردەکەشی لەگەڵیاتی پێیوتم چییە خۆی تو چی ناخۆی، شاگردە قۆزەکە جاو بەناوە ئەوروپیەکەی بانگیەکە، من ئەڵێم شاگرد ئێمە خۆمان عەشاری ئەو کەسەی کە ئیشەکە لە مەڕەمژداڵێن شاگردی مەڕەمە شاگردیەوە ئەو نازانم گارسۆن ئەڵێ چیەڵێ شتێ لەو بابەتانە ئاڵێن شتێکی موسەقەفانەیە من نایزانم الحەمدولله، ئەویش هەر لە مستەلەحی من ئیسلام ئەمریکی و ئەوروپیەکانە وەریان گرتووە. یعنی زۆر تەبیعی بە جوانی پیاوێکە هەڵەیە مێردەکەی خۆی لەگەڵێتی، مەفروضەوە مێردەکەی خۆی لە هەموو کەسێ جوانتر بێت لە مێردەکەش ئەم دەیوتیە قبوڵەکە لەبەرەوەی ئیسلامی ئەوروپی وایە، ئیسلامی ئەوروپی وایە ئەو شتانەی قبوڵە تەبیعیە بەلایەوە. ڕیکلامەکە بۆ سوورە، ڕیکلامەکە بۆ سپیاوە بۆ میکیاج بۆ جلوبەرگ خۆی باە شتەکاتەوە لەسەر لاوەستێ و خۆی هەڵەکا و دایاتەوە، ئەمە داعیشە بەحساب خەڵک بۆ لای حەق بانگەکە. عینشت لەو لاشەوە کۆمەڵە گەنجی زۆر کوڕن، هەندێکیان لەوانەیە ڕاست بکەن، بەس هەندێکیان جوان دیارە ئەمانە سەر بەو دەستگایەن و ئیش بۆ ئەواناکە هەڵەسن بە هێرشکردنە سەرەوە مامۆسایانەی کە لای ئەوان ئوسولیەکانن ئاشکیانن سوکاتیان پێگەن بە حساب جوابیانە دەنەوە، بۆ چونکە ئەبێ ئەمانە لە ناو گەنجە بشکێنرێن، چونکە گەنج گەورەترین هێزە لە ناو کۆمەڵگایە، هێزی ئەو هێزەش کێ سەیتەرەی بەسەراکرەوە توانێ ئاڕاستیک کابینەوە مامۆسایانە ئەوانە گویان لێگرن بێ بشکێنرێن، ئەبێ لە ناو ببرێن بۆی هێزی گەنجەکە بگەڕێتەوە بۆ حەز و ئارەزوەکانی و واز لەو مامۆسایانە بێنێت، چونکە کە ئەو مامۆسایشکێنە بەدیلی پێ نادا مامۆساهی ترکێ خۆیەکە بەدیلی ئەو مامۆسا کە خۆشیش نازان یاخود خۆی بەشێکە لەو هاوکێشە و پلانەی ئیسلامە ئەمریکی و ئەوروپیەکە کابێ بێ باشە. پاشاناتن دەستیان کرد بە مڕاقەبەکردن و وردبوونەوە لە حاڵی کەسایەتی ئەو مسڵمانانەی کە با بڵێن خۆیان پێیان ئەڵێن ئوسولی، ئەوانی کە لەسەر منهەجی سەلەفن قورئان و حەدیث بە فەهمی ئەوان وەرەگرن، چوونە ناو ژیانی تایبەتیانەوە، خەڵکیان ڕاستپارد هاتوو چۆیان بکات سەردانیان بکات تێکەڵاویان بێ، تاوەکو نهێنیەکانی ناو عایلەیان و خێزانیانیان بەدەستکەوێ بیان شکێنن پێی، هەندێ هەڵەکە لێیانەکەوێتەوە وەکو ئینسان طبیعیە، ئینسان معسووم نییە، رسول الله صلی الله علیه وسلم معسووم بوو، هەڵەشی لێ ناوەشایەوە منافقینە چوون تێکەڵاویانە کرد و هەڵیان بۆ دروستە کرد، بۆتانیان بۆش نەکەی کرد. ئێستا ئێمە کە معسوومی ژنین و هەڵەشمان لێوەشێتەوە ئاوا منافقینی ئیسلامی ئەمریکی و ئەوروپی بێنە ناومان و لێمان ورد بنەوە لێمان کۆڵنەوە هەم شتیشیان دەسەکەوێ هەم گەورەش یەکەن هەم شتیش دروستەکەن، هەرسێکی هەستان لە ڕێی ئەمانەوە کۆمەڵێک شتی بچکۆلەیان دزە پێ کرد، گەورەیان کرد بە ئیعلام لەسەری و بشکاندنی، ئەمە هەمووی بەشێکە لەو هاوکێشەیە، ئەبێ ئەم کەسایەتیانە بشکێنرێن، کێ جوان بکرێن لە بەرامبەرە ئەو مسڵمانە حەداثیانە، ئەمە بۆ شێوە ئاڕاستیەوانیان کرد، دوایی هاتن بۆ لای
مسلمانە تەقلیدیەکان. طبعا علی جفری وعلی جمعة مفتي پێشووی میسر و جفری کە ئێستا بەناوبانگە لە عالەمی ئیسلامیە، یەکێکە لە گومڕاو سەر لە شێوەکانی متەسەویفە لە جەماعەتی گۆرپەرستەکان ئەشعەری مەذهەبەکان، ئەمانە بە شانازیەوە لە وتاری خۆیانە باسی ئەکەن کە موئەسسەسەی ڕاند بەوانی وتووە ئێوە ئیسلامی معتەدیلن، ئێمە قبوڵمانن، و بە شیعەکانی عالەمیشیان وتووە ئێوەش ئیسلامی معتەدیلن، ئێمە قبوڵمانن. خۆیان دانیان بۆیان ناوە، تەقریراتیان هەیە خۆیان لەسەر مەنەسە لە کۆبوونەوە و نەدەواتەکانیانە بە ئاشکرا هاوارەکەن ئێمە کۆبوونەوەمان کردووە لەگەڵ ئیستیخباراتی بەریتانی کە هەندێکیم بۆ ئێوە ناردڤیدۆکان، و ئەوان ئێمەیان بەدڵە و ئەڵێن ئەمانەوێ و ئیسلامی ئێوە ڕابەر بێ لە جیهانە. کەواتە ئێستا دوو جۆر ئیسلامیان قبوڵە، یەکیان حەداثیەکان، یەکێکیان ئەم مەذهەبەی کە ئێستا هاتووە ئەشعەری و قەبرپەرست و ماتوریدی و متەسەویفە و شیعە و ئەوانیت، ئەمانەشیان قبوڵە، ئەمانە مسلمانی معتەدیلن. بۆیە لە دوا ئەو تاریخەوە لە دوای 2003ەوە تاوەکو 2017 هەستان بە زینوکردنەوەی ئەم فکرە کە مردبوو لە ناو وڵاتانی مسلمانانە، فکری قەبرپەرستی و ئەشعەریەت و ئەم بابەتان، فکری تەشەیع و ئەم بابەتان گرنگیان زۆر پێدان. نەجەف و کەربەلایان بۆ کردنەوە، دەیان حەوزەی عیلمیان بۆ ئەوان کردەوە. ئێستا خۆمان شتانێک ئەبینین لە یادەکانیانە لە ساڵانی ڕابردووە نەماندیوە، ئەو فەوزا و قەرەباڵغی و بابەتان نەماندیوە، هەرەمانزانی هەیە یان نە؟ ئەمانەزانی. ئەمە بەدەست زینوکرایەوە. ئەنجا هاتن خانەقا و مەداریس و ئەوانەیان دیسان کردەوە سەر لە نوێ پەرەیان پێدانەوە. ئەمە و ئیسلامەیە کە زەرەری نییە بۆ ئیسلامە ئەمریکیەکە، ئامادەیە لەگەڵی ڕێککەوێت تەفاهومکە، تەقلیدیە. باشە هەستان بەم شێوە ئەمانەیان هاندا ئێوەش دەست بکەن بە قسەکردن لەسەر ئەم ئیسلامە ئوسولیانە، ئەم مسلمانە ئوسولیانە. ئەوانیش مینبەریان بۆ کرایەوە، ئیعلامیان بۆ کرایەوە، لە هەموو وڵاتێکی عالەمە مەرقەدەکانیان تازە کرایەوە، سێتان لێ نەدێ کە هەندێ سەرۆک خۆی بەرپرسیارەتی تازەکردنەوەی مەرقەدەکەی گرتە خۆی. سێتان لێنێ هەندێ سەرۆک حیزب، هەندێ سەرۆک جەماعەت هەم عاتیفەیان ڕاکێشێ بۆ حیزبەکەی بۆ دەنگدان، هەم من ئەوەم بۆ کردن ئێوە ئەبێت دژایەتی دژمنەکەم بکەن. بۆیە ئەوانیش زۆر بە سەختی دژایەتیەوە مەنهەجە ئەکەنی حەق. ئەمە تەقریرەکەیە 217 پەڕەیە، بڕۆن بیخوێننەوە، ئینگلیزیە وەرگێڕاوە بۆ عەرەبی. دکتۆرێک بەس غامدیە کۆتایەکەی، دکتۆر غامدی با بڵێن، ناوەکەی بچوو عەبدوڕەحمان الغامدیە، نازام کامیانە، دکتۆرای هەیە لە جامیعەی ئیمام لە سەعودیە. یەک کتێبی لەسەر ئەو تەقریرە نووسیوە. خۆزگا ئەو کتێبەتانە خوێندەوە بۆی بزان چی ئەگوزارێ لەم جیهانە ئەمڕۆ. چکە ئێوە هەر یەکە لە ئێوە گەر مەنەسەیەکتان هەبێ لە فەیسبووکە، لە ئینستاگرامە، لە تیکتۆکە، لە جێگایەک بێت داواکەن، بزان بە چ ئاڕاستەیە بیکەن، وای بزان کێ لە بەرامبەرتانە، ئەمان لە بەرامبەرتان. بۆیە ئەم مەرقەدانە هەمووی نوێکرایەوە لەلایەن ئەوانەوە بۆ نوێکرایەوە. وەرن شەڕی مەنهەجەکەمان بۆ بکەن ئێوە لەگەڵ حەداثیەکانە، حەداثیەکان ئێوە وەرن ئیسلام ئەمریکەکە بسەپێن، ئێوەش وەرن شەڕی مەنهەجەکەمان بۆ بکەن لەگەڵ حەداثیەکانە، یەک بگرن و دژی ئوسولیەکان بن. کە ئوسولیەکان ئیسلامە حەقیقیەکەیە، بابزان بە هەموو کەم و کوڕیەکانەوە ئیسلامە حەقیقیەکەیە، دژی ئەوان بن، پشگیری براکانتان بکەن لە مسلمانە ئەمریکیەکان. ئێوەش مەنەسەتان پێدرێ، ئیعلامتان بۆ کرێتەوە، دەیان گروپ پێشتان بۆ کرێتەوە، دەیان کەناڵتان بۆ کرێتەوە. چەند کەناڵیان هەیە لە ناوخۆیەکانە؟ زیاد لە 20 کەناڵیان هەیە، سێتان لێنێ ئیشی بۆ کراوە. ئەمە تەنسیقیان هەیە، لە کەناڵی یەکتریش دەرەکەون، لە ئیعلامی یەکتریش دەرەکەون. هەموو هەدەفەکەش چییە؟ گوێ لە وتاری هەر کامێکیانەکەی تونڕەوی 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 تونڕەوی، بەسیان کێ؟ ئەهلی سنەت و جەماعەت، ئەوانەی شوێنکەوتەی سەلەفی ساڵح، بەسیانەوە. سێتان لێنێ ئەمە ئەبێ ئەم جەماعەتە لەلایەن ئەوانەوە لە ناو دڵی کۆمەلگایە دەربهێنرێن. بەڵام وەیەمکڕون وەیەمکڕ الله، ئەوان پلانیان هەیە و ئەڵڵا جەل جەلاله پلانی خۆی هەیە، حەت تەپڵی سەری خۆیان نەگرێتەوە. پاش ئەمان کە بە هەمان شێوە لە جامیعەکانە جیان بۆ کردنەوە، بەس بە ڕێژەیەکی کەمتر لە حەداثیەکان، لە مەعهەدەکانە، لە قوتابخانەکانە، و قوتابخانی تایبەت بە خۆیانیان بۆ کردنەوە، لە هەموو
بۆ نەو ئاهەنگەکانیانە حڕ کران هۆڵیان بدرێتەیە کۆڕ ببەستن بە هەموو شێوەیە بۆیان مەفتوح کرا هاتن بۆ لای علمانیەکان مسلمانە علمانیەکان کە ئەحزا بە ئیسلامیەکان ئەگرێتەوە کە دیموکراسیان قبوڵە چونکە دیموکراسی جاکردنەوەی چیە دیسان حکمی زۆرینە حکمی ئەڵڵا نییە حکمی ئەڵڵا لا بە زۆرینە قبوڵکە باشە کە حکمی زۆرینەت قبوڵ کرد حکمی ئەڵڵا نەما کەواتە زەوی کەوتەوە دەستکێ دەست خەڵک خۆی ئەڵڵا چویەوە ئاسمان و زەوی بۆ خۆمان ئەوە شیعاری هەمویانە بە ئیسلامی و علمانیەوە ئەوانەی قەناعەتیان بە دیموکراسی هەیە هەسانەمانەیان هێنا وتیان ئێوەش ئەبێ دژایەتی مادی و معنەوی ئەم مسلمانە ڕادیکاڵە ئوسوڵیانە بکەن بە علمانیەکانیان و دێوە بیان گرن سجنیان کە بیان کوژن اختیالیان کە بیانوتن بێدەنگیان کەن مینبەریان لێسەنەوە ئەگەر 10 ساڵ بسوڕێتەوە بە دوای کۆڕێکە لە دەیەکی شانێڵن بیکە خەڵکی بۆ کۆ بێتەوە شتیوانی وە سێتان لێ نەیە کۆڕ بۆ هەندێک مامۆسانیە و بۆ گروپ و تاقمەکان و جەماعەتەکانی تر هەمووی کراوەیە سێتان لێ نەیە مەکینەیەکی ئیعلامی گەورەی حیزبێکی علمانی حیزبێکی ئیسلامی ئەکەوێتە خزمەتی چیەوە خزمەتی ئیسلامی حەداثی و ئیسلامی تەقلیدی و دژایەتی ئیسلامی حەقی پێکرێ سێتان لێ نەیە ئەمە هەمووی ڕاستپاردنا ئەمە هەمووی بەرنامەیە ئەگەر دیقەت بن هەمویان بە یەک ئاراستە ئیشەکەن کۆبوونەوەکەن نەدوەیەکەکەن ئەمە نەدوەی یەکتر قبوڵکردنە هەر هەمویان یەکەگرن بە بەناو متەسەویفەکان و قەبرپەرست و شیعە و بە بەناو ئیخوانی و حیزبە ئیسلامی و بە بەناو سەلەفی و بە علمانیەکان هەر هەمویان یەکەگرن ئەڵێن ئێمە دژی تۆندراوەکانین ئەمە ئەوێ وابێ سەرۆکی وڵات دانیشە لەگەڵیان ئەو ڕیزە بن لە تەنیشتی هەمویان و حتا قەشەکانی ژێن حاخامەکانی یەهود و نەسارا ژێندانن ئێمە ئەبێ ئەوە لە ناوبەری ئەو پلانەیە ئەو تەقریرە بڕۆن بیخوێنەوە ئەوزان چیە گوزارێ بەم شێوە ئەو سێ جۆرەی ئیسلام دژایەتی ئیسلامە حەقیقیەکە بکەن تا ئیسلامە حەداثیەکە سابت بێ کە جێ ئەوانیشی تیا بێتەوە ئالیک و لەوەڕەکە بەشی هەمویانەکە کە ئەوان نەمان بەشی هەمویانەکە واژ نییە دواترەوانیش بەرە بنەیەک بەڵام ئەڵڵا جەلە جەلالو پلانی خۆی هەیە سیرتان لێنێ ئەم سەردەمە سەردەمی دەجال و نەکەذابوونە بۆ بەرەوەی ئەوە پلانەکەی ئائیمەی مضلین کە رەسوڵ الله صلی الله عليه وسلم باسی کردووە بۆ ئەوە پلانەکەی باشە کە رەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەڵک بانکەن بۆ دەرگاکانی ئاگر ئەوانن بانگیانەکەن ئەوە پلانەکەی هەر هەمویان تەختیت و بەرنامەکەیان کوفری عالەمی بۆی داڕشتووە بۆیە تەواوی داعیەکانیان یەقینتان هەبێ بانکخوازی بە دەرگای دۆزەخ هەر هەمویان دەجال و نەکەذابوون ئەگەر مدەتێکیش حەقی پێ بڵێ بۆ ئەوەیە دواتر بەتاڵێکی زۆر کا بە قورگتە خۆشتانەوانەتان دیوە لە ڕابردووە زۆر شت حرام بوو لە ئێستا هەمووی حەڵاڵە لە بێمە لەگەڵ زروف بگونجێ تا دوێنێ ئەموت تەوقەکردن لەگەڵ ئافرەت حرامە ئەمڕۆڵێم حەڵاڵە ئێستا من وەکو مسلمان بە قسەی تۆ بکەم یا بە قسەی رەسوڵ الله بکەم رەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ یەک سوژندا کوترێ بەسەردا باشترە لەوەی دەستبەی لە دەستی ئافرەتێ تەوقەی لەگەڵات ئێستا تۆ بۆ ئەم فتوایەت گۆڕیوە دین لە رەسوڵ الله وەرەگیرێ ئێستا تۆ دین گۆڕی یان نا دین گۆڕی خەڵکێکی نەفام و نەزانیش پەیڕۆ کرد نایەتەوە بەهۆش خۆی یەک کەسیش دوایان کەوێ زۆرە دوو کەسیش دوایان کەوێ زۆرە چ جای هەزاران کەس هەیە ملیۆنە کەس بە دواوەیەتی و لە بەرامبەرە گروپێک دروست بوون لە ترسی ڕاوەدوونان و گرتن و ڕەتدانەوە و با بڵێن شکاندنیان لە ئیعلامە هەستان مەنهەجێکی کەیان گرتە بە لەم لاوە خۆیانە دەنە پاڵ مسڵمانە ئوسولیەکان لە نهێنیە بەڵام لە ئاشکرایە وا خۆیان پیشانەیەن سەر بەمانیژنین و سەر بەوانیژنین بەرە دوو بەرێ بەرەی حەق و بەرەی بەتاڵەوە بەرەی بەتاڵەم یەکی گرتووە حەداثی و علمانی و تەقلیدی بەرەی حەقیش بەتەنیایە تۆ بۆ نیە لەو بیناوی واقفە بی کە
ئیمامی ئەحمەد فەرموو واقیفەکان پیسرن لە جەهمیەکان تۆ بوونی واقیفەوی ئەبێ بڕۆیتە لای بەرەی حەقەکە بەرگریکەی قسە بکەی ئیسلام سەرخەی وە لەمڕۆیە سەرخستنی مسلمانان کە شوێنکەوتەی سەلەفی ساڵحن و بە فەهمی ئەوان قورئان و حەدیث وەرەگرن گەورەترین واجبە لەسەر هەموو ئینسانێ چونکە بەڕاستی بە شێوەیەک دژایەتیەکرێن لە هیچ سەردەمێکا بەو توندیە مسلمانان دژایەتی نەکراون لەسەر ئاستی کۆمەڵگایڵێ لەسەر ئاستی جەماعەتێڵێ بە هیچ شێوەیە مسلمانان لە هیچ سەردەمێکە دژایەتی نەکراون ئەبۆ شێوەیە منافقین لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم نەیانەتوانی بۆ شێوە دژایەتی ڕەسوڵ الله بکەن صلی الله علیه وسلم و کوفاریش ئەو هەموو هێز و چەک و لێزەر و تانک و تۆپیان نەبوو و مسلمانانیش ئەوەندە مستەضعف و خۆخۆر نەبوون لە ناو یەکتری بۆیە ئەو کێشەکە زۆر قورسە بەڕاستی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خۆی وەصفی کردووە بەچی ئەو کەسەی لەو سەردەمەیە دەست بە دینەکەی واگرێ دەستی بە پشکۆوە گرتووە تۆ جگەلەوەی کوفری عالەمی دشتە لە ناو خۆشتە تەواوی گروپ و تاقمەکان هەر 72 دشتن تۆ خۆ بە تەنیای 72 کەس دشتە تۆ یەک قساڵەی لە دینەکەتا 72 جۆر قسە دژایەتی و قسەی تۆکە کەی بگا چۆن بگا بەکێ بگا کەسانێکیش کە خۆیان داوەتە پاڵۆ مەنهەجە خەمسار دانیشتن و یەک کێشیان نییە بەم شێوە ئەم پلانە بەرکارە ئێستا ئیشەکە لە ساڵی 2014 موئەسسەسەی ڕان تەقریرێکی دەرکرد وتی نەجاحەتمان هێناوە بە ڕێژەیەکی زۆر باش لە چەند ڕوویەکەوە ڕووی یەکەمیان وتی لە ڕووی ڕاکێشانی چینی ڕۆشنبیران و مسەقەفان بۆ خۆمان و ڕاکێشانی سەرنجی زۆربەی مسلمانان بۆ ئەوان یعنی پلانەکەوانە بوو کە ئەم حەداثیانە ئەم نوێ خوازانە هەمویان لە خۆیان کۆبکەنەوە کۆیان کردنەوە ئەم موسەقەفانە هەمووی لە خۆیان کۆبکەنەوە کۆیان کردنەوە دواتر پلانەکە وانە بوو مەرحەلەی دووەمی کە خەڵک ڕوویان تێکا و دین لەوان وەرگێ وتی بە ڕێژەی لە 160 توانیمان ئەو کار بکەین نەجاحەتمان هێناوە بەڵێ زۆربەیانمان لە زانکۆکانە جێکردوێتەوە زۆربەی مینبەری مزگەوتەکانمان پێداون زۆربەی مینبەرەکانی ئیعلاممان پێداون زۆربەی مینبەرەکانی سۆشیال میدیامان پێداون تەنانەت زۆربەی مینبەرەکانی بازاریشمان پێدا بازاریشیان قۆڕق کردو هەر یەکەیان لە کەسابەت و تیجارەتێکە خەڵکی وابەستە کردووە بەخۆیەوە لە میهنەیەکە خەڵکی وابەستە کردووە بەخۆیەوە و توانیمانە جامیعەکان داگیر بکەین بەوان مەعهەدەکان داگیر بکەین بەوان تەلەبەکانیش گوێڕایاڵیان بن توانیمانە منهەجی زۆربەی جامیعەکان و مەعهەدەکان و ئیعدادیە ئیسلامیەکان بگۆڕین زۆر بەشی گۆڕاوە منهەجە قەدیمەکەیان لا بردووە بە بەهانەیەوەی توندڕەویتیایە هەر لەسەر ئاستی وەزارەت کابرا وەزیرێتە سەر تەلەڤیزیۆنەڵێ بێم ئاەتانە لا برێ لەم سەردەمایان ناخوا بۆ ناخوا ئەمریکا نایە ئەوروپا نایەوێ ئەگەر ئەمریکا و ئەوروپا بیانەوێ ئەخوا ئەبێ ئاەتانە بێنەوە باشە ئەخوا بێ ئاەتانە بێنەوە چۆن ئەو ئاەتانیان لە شەستەکان و هەفتەکانە لە ئەفغانستانە هێنایەوە دەبێ بخوا لەوێ بە ئیش پێ بکرێ بۆ لەبەری پێویستیان پێیان بوو دژی رووسیا کە رووسیان ڕوخانە و ئاەتانە مەمنوع کرانەوە نابێ هەبێ و جیهادە بێ ناخۆ ڕۆژنامەکانی ئەمریکا کەناڵەکانی ئەمریکا ئوسامە بن لاندن و قاعیدە بەچی ناوە بە مجاهیدە ڕەسەنەکان سەرکەوتوو بوون و جیهادەکەن و ئەبێ دەعم کرێن و پشتگیری بکرێن و لە وڵاتانی مسلمانانەوە خەڵک چێ بە ناویان و ئەدوای کە خۆیان ئیشەکەیان سەریگرت و رووسیا ڕووخا هاتنە دواوتیانەوانە تیرۆرس ئەوانە بێ لە ناو برێن ئەو ئاەتانەش قەدەغەن جیهادیش نابێ بکرێ بوونیشی نییە بەڵام الله جل جلاله لە ڕێی ڕەسوولەکەی صلی الله علیه و سلم پێی ڕاگەیاندوین کە جیهاد تا ڕۆژی قیامەت دەمێنێ تایفەیە گەرێکە ئەگەر هەموو مسلمانانیش سەر شۆڕکەن و زەلیل بن ئیتر هەیانە بەدەست هەیانە بەدەم هەرەمێنێ و دواتر ئەوە بوو مەناهیجەکانیان گۆڕی خوێندن تەنانەت مناڵی مسلمانە بێدانیشێ دینی زەردەشتی و یەزیدی و گاور و جوولەکە فێر بێ بەڵام مناڵی گاور و جوولەکە و یەزیدی و زەردەشتی بۆی هەیە لەو دەرسیا بڕات دەرەوە بەزەمە بێدانیشە بفێری بۆی نێ بڕات دەرەوە ئەمە هەر لێرەش نییە لە هەموو عالەمە ئەئیمە و خوتەباکان ئەوانەی کە لەگەڵەو حەداثەتەیانە بوون و لەگەڵەو دینە ئیسلامیە ئەمریکایانە بوون لایەن بردن هەمویان هەوڵیان داوە بە هەموو شێوەیە بێدەنگیان کەن
لە جیهانی سۆشیال میدیاشە هەر وەکو چۆن ئاسانە ئینسان دروست بێتی ئاسانە بشکێنرێ لەوێ دەستیان کرد بە شکاندریان بەڵام الله جل جلاله پشگیری کەسێکەکە خۆی بێ و دواتر وتیان نەجاحەتمان هێناوە لە زیندووکردنەوەی منهەجی مردووی مسلمانە تەقلیدیەکان لە تەشەیوع و تەسەووف و لە قەبرپەرست و ئەشعری و ماتوریدی و ئەم بابەتانە لەوەشان نەجاحەتمان هێنا زیندوومانکردنەوە دەرمان خستن بۆ خەڵکی ئێستا خەڵکێکی زۆر ڕووی لەوانە ئیسلام وەرەگرێ بە تەرجمەی فەلسفەی یۆنانی وەثەنی سقراط و ئەفلاتون کە ئەوان وەثەنی بوون و ڕۆحانێتێکی وەثەنیان تەطبیق کرد شەیطانی ئەبۆ شێوە و دواتر وتیان نەجاحەتمان هێناوە لەکردنەوەی زۆرترین مەدارس بۆ ئەمان و وەرگرتنی زۆرترین قوتابی لەلایەن ئەمانەوە هەرواشە قوتابیانێکی زۆر ڕووی تێکردوون و خانەقا و تەکیە و حوجرە و مەدارسەکانیان جمەیە ئەمەش ئەیبینین بە چاوی خۆمان خەڵکێک کە ئەم زۆریە ئەبینێ لەوی ئاوازانەوە حەقە بۆیە خەڵک لێی ئاڵاوە بەڵام وانە خەڵک ئەوانەی کە بە چاو بیرەکەنەوە وەک ڕەوە ئاژەڵێک وان کاتێک گیکێکیان ئەنیشێتە سەر چاڵێک ئاو هەمویان بەدوایە یەکی زیحامی گەورە لەسەر و چاڵاوانێنەوە بە حرەکەش لەولایە بۆی ناچێت بۆ چونکە ئەمیان دیە چێ بۆیتە دوایکەوت بۆیە پێشیانەڵێن مسلمانی تەقلیدی وەلەو لاشەوە علمانیەکانی جوتیان نەجاحەتیان هێناوە دەسەڵاتن سژنەکانیان پڕ کردووە لە عولەمای ئەهلی سونەت و جەماعەت و مینبەرەکانیان لە هەمویان سندووەتەوە و ئەوانەشیان کە زۆر مەترسی بوون کوشتویان و کۆتاییان پێناوە وە کوشتنیان ئاسان بوو دوو مەرجە مەترسی بێ و کوشتنیشی ئاسان بێ کوشتیان و کۆتاییان پێناوە ئەمە نەتیجەکان بوو ڕایگەیاند بەڵێ توانیان زۆرێک لە حرامکراوەکان حەڵالکەن بۆ خەڵکی واشە زۆرێک لە حرامکراوەکان حەڵال کراوە بۆ خەڵکی هەندێشت هەیە کە بە حەدیث و ئاەت تۆ پەیڕەویەکەی لە ناو ماڵەکەی خۆش تا تۆ غەریبی نەک لە ناو کۆمەڵگاکەتە نەک لە ناو مزگەوتەکەتە نەک لە ناو شارەکەتە هەموو شوێنێت تۆ غەریبی قبول کراونیت لە سای چیەوە لە سای هاتنیەوە لە ئیسلامە ئەمریکیەوە بەڵێ وتی لە سا هەفتە ئێمە پلانەکانمان سەری گرتووە و سەرکەوتو بووین بە هەزاران کتێب لەلایەن ئەوانەوە دەرکراوە بە هەزاران کتێب سەیری لێنەیە کابرا تەمەنی 40 ساڵە هەمووی 10 ساڵ 15 ساڵە لە ناو ئەم داوایە دەڵێ من 45 کتێب مێ 50 کتێب مێ 70 کتێب مێ 80 کتێب مێ دایان نامیلکە و ڕۆژنامە گۆڤارمێ دایان چاوپێکەوتن و ئانەمە ئەمە تەشجیعیان کردوون کە ئەبێ ئێوە وا بکەن یعنی سەیرێکی وەکو عەدنان ئیبراهیم یەکی وەکو محەممەد شەحڕوو هەمووی کافر و بێدین یەکی وەکو عەلی مەنسوور کەیالی هەمووی بێدین و کافر سیرەکەی بە هەموو شێوەیە داعمەکرێن و ڤیدۆکانیان بڵاوکرێتەوە و کتێبەکانیان بڵاوکرێتەوە و خەڵکی زۆری ژێ خوێنێتەوە دیراسەیەکە بە ناویەوەی کامانە ئیسلامێکی پاک و نوێیان پێ و هێناویانە بۆ ئەو خەڵکە لە ساڵی 2017 تەقریرێکیان دەرکرد لەم تەقریرای تروتیان تەواو ئەبێ یەکلایی بکەینەوە کێ لەگەڵمان و کێ دژمانە هەستان لە کۆتایی تەقریرەکەیە دە پرسیاریان دانا ئەم دە پرسیارە لە هەموو مسلمانێ بکەن ئەگەر هاتوو هەموو جوابەکانی بەڵێ بوو ئەوە مسلمانێکی معتەدیلە و کێشەی نییە و لەگەڵمانەژی هەموو شتێکیشی بۆ بکەن ئەگەر جوابەکانی قبول نەکردن بوو نەخێر بوو ئەوە توندڕەوە تیرۆرستە ئێوە نابێ مەجالی بن بژیت پرسیاری یەکەمیان چی ئەڵەی دەربارەی دیموکراسی ئیمانە پێی هەیە قبول یەکەی بەوا تافراوانەکەی کە نەتەوەیە گرتوەکان چەسپاندویان چێڵی لەبارەی دیمۆس کراتۆس چێڵی لەبارە دیمۆز یانی چی یانی حکم کراتۆز یانی چی یانی زۆرینە قبول تیانە ئەگەر بڵێ من حکمی خوام قبوڵە حکمی زۆرینەم قبول نییە تۆ توندڕەوەکەی ئەمە یەکەم خاڵە ئەساسی ترین خاڵیشە تۆ ئەوەیت کە یابێ بگیرێ یابێ بکوژرێ یابێ بێدەنکرێ یا ئەبێ بشکێنرێ ناشرین کرێ تەفرت و ناکرێ کەس گۆ لێ نەکرێ ئایتر بەو شێوازانی کە لە ڕابردووە باسمان کرد دەستکاری وتارەکرێ هەڕەشە و لێ ئەکرێ جواب تێنەوە خەڵک تایبەتەکەن بە تۆ لەسەر بدوێ
لەسەر منهج لەسەر خۆت لەسەر چوار دەورەکەت ئیشەکرێ لەسەر میشەکرێ ئەگەر جوابەکە و بەڵێ بێ کێشە نییە و مسلمانێکی ڕاستی لە تۆ شایستەیەوەی دەرگات بۆ بکرێتەوە لەسەر زەویە بژیت و خێر و خێرات ڕوتێ بکە وێ سێرتان لێنەیە کابرا تا دوێنێ بۆی و ئەوەی دەنگ با کافرە بێ دوایوتی ناوەی دەنگ با مبتەدیع بێ دوایوتی ئەوەی دەنگ بایکی لەسەر نیە شتێکی مباح دایوانی طبیعی ئەمە چوونە ناو ئەو مەنزومایەوەیە کەم جار وانە دوای تەنازولیان پێکرد تا هێنایانە ناویتر طبعا ئینسان ئەگەر بۆ دنیا بیکە تەنازولەکە بۆ مەنسەب بیکە ئەیکا بۆ ئافرەت بیکە ئەیکا بۆ پارە بیکە ئەیکا لە ترسا بیکە ئەیکا زۆرێک بۆ شێوە تەنازولی کرد لە ناو ئەحزاب ئیسلامیەکانە و لە دەرەوەی ئەوانیش خاڵی دووەمیان چی ئەڵێ لەبارەی ئازادی ئاینیەوە ئاین گۆڕین ئینسان ئازادە ئاین بگۆڕە یاخودنا مرتد حکومەکەی چییە دەستماچکردن و دەستخۆشی لێکردنە یاخود سەرپەڕاندنە ئەمان واضح لە حادیثەکانی رسول الله صلی الله عليه وسلم ئەگەر حکمی ئیسلام هەبێ مرتدە کوژرێ ئەگەر حکمی ئیسلامیش نەبێ ئینسان ناتوانێت جێبەجێ حکمی ئیسلامیش هەبێ بۆ خۆی ناتوانێت جێبەجێ بکات بیدات دەست حاکمی مسلمان ئەمەیان ناونا ئازادی بیر و ڕا قبولتەیان نا ئەگەر قبوڵە نییە تۆڵی إن الدين عند الله الإسلام تۆڵی ومن يرتد عن دينه من يرتد منكم عن دينه ئەگەر تۆڵی من يرتد منكم عن دينه ئەمە ئاەتانە بەکارین تۆ قوبڵ کراو نیت ئەبێ بڵێ مرتد وەک خۆم وایە بەڕێز لەسەر سەرم ڕێک و پێک خۆشەویست ئازیز هەڵەکەم لەگەڵی و هەموو شتێکیشی لەگەڵەکە دوای هاتن پرسیاری دو ئەوتیان چی ئەڵێ لەبارەی ئازادی سێکسیەوە سێکس ئازادە لای تۆیانمە یانی ئەو عالەمە هەمووی ژنی خۆتە باشە وەکو پیاو ئازادی لەگەڵ کامیانێکی وەکو ژنیش ئەو عالەمەمی پیاوی خۆتە ئازادی کامیان ئەبەیتەوە و لەگەڵ خۆتە ئایکەی قوبڵتیاننا ئاگەر بڵێ ئازادی سێکسی بوونی نییە سێکس هەر لە چوارچێوەی خێزانە هەر بە عەقدی شەرعیدا ئامەزرێ غەیری ئەوە هەمووی زینایە تۆ تۆندڕەوی تۆ ئەبێت یا بچی بۆیە هەستان قسەیان لێرەوە لەسەر ئەحکامەکانی زینا کرد تەخفیفیان تیا کرد باشە تەخفیفیان تیا کرد ڕەجم بوونی نییە هەر جەڵدەکەش لە حاڵەتێکە ئاکرێ کە ئەگەر بێت و هەموو با بڵێن دەرگاکانی زیناکردن داخرابێ و کۆمەڵگا هەمووی ساڵح بێ ئەم ئەنجابیکە وەختە جەڵدەکەشەکرێت هەرتاو پەکی خست کە تۆ حەدەکەی پەک خست وتە هیچ عقوبەیەکی لەسەر نییە چی بۆ کردەوە دەرگای ئەنجامدانی هەروەکو چۆن حەدی مرتەدەکەت لا برچی بۆ کردەوە دەرگای مرتەد بوونەوە هەروەکو چۆن حکمی دیموکراسیەکەت پێ قبول کرد چی وڵغا کردەوە حکمی ئەڵڵا جەل جەلاله پرسیاری دو ئەویان ئایا تۆ یاساکانی شەریعەت لە عقوبەیە ئەوەت قبوڵە یاخود یاساکانی دەستورە مەدەنیەکان کە لە دەوڵەتەکانە بڕیارە درێ لە عقوباتە کامیان قبوڵ یعنی تۆ لەگەڵای دەستی دەست بڕێ مەشوب خۆڵ جەڵت کرێ زیناکەر جەڵت بکرێ ئەگەر مێردی هەبێ ڕەجم کرێ ئەگەر شووی کرد بێ ڕەجم کرێ مرتد بێ لە گەردنی بدرێ تۆ لەگەڵ کامەیە ئەو یاسایانە و ئەو عقوبانە یاخود عقوبە مەدەنیەکە ئەنسجن بکرێ غەرامە بکرێ تەعدیب کرێشتە لەو بابەتانە لەگەڵ کامیانەی خۆ تۆ گەر بڵێ من لەگەڵ یاساکانی ئیسلامم و یاسا مەدەنیەکانم قوبڵ نەکردو دیسان تۆ تیرۆریستی تۆ قوبڵ کراون بۆیە سێرتان لێ نەیە کابرا لە حیزبی ئیسلامیایە وەڵێ دەسەڵات بگرمە دەست دەستوری مەدەنیە ئەنووسمەوە ئەو تەوژمەیە سێرتان لێ نەیە یەکێکی وەکو بوەیطی یوسف القەرەضاوی ئەڵێ ئەمڕۆ کاتیەوە نییە شەریعەت تەسلیم بکرێ ئەگەر ئێمەی مسلمانیش شەریعەت تەطبیق کرێ ئەگەر ئێمەی مسلمانیش دەسەڵات بگرینە دەست سێرتان لێ نەیە کابرا دێڵێ داخستنی مەشروبخانە غەڵەتە الله جل جلاله بمشروع فەرمێ چی رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون پیسە کردداری شەیطانە دوورکەونەوە لێی با سەرفراز بن
يعني تۆ ئەم کردداری شەیطانە قەدەغە بکەی لە خەڵکی غەڵەتە بە عەمامەوەیە هەڵێ غەڵەتە مەشروب خانەدا بخرێ بە عەمامەوە دێت پێ دەڵێ تێکەڵاوی کچ و کوڕ دروستە گۆرانی حەڵاڵە باشە قوبوڵێکی من ئەو گۆرانیە ژنەکەت بێنیتە بەردەم و بەسەرەوە بێڵێ ژنەکەی خۆت قوبوڵەکەی تێکەڵاوی ئەو باڕ و مەلها و بلیاردانە بێ نە ئەوە کچی خەڵک تێکەڵ بێ بۆ دروست سێرتان لێ نەیە ئەمە هەمووی پلانە ئەم مەلایەنە دروستکراون بۆ میشە ئەنە ڕۆبۆتن ئەجوڵێنرێن بڕۆ تەویلی ئايات و ئەحادیث بکە و تۆی شەکەی خۆت ماشیکە و پارە و دەسەڵات لە ئێمە وەرگرە ئەتکەینە دڵی کچان و ئازیزی گەمژەکان دواتریش ئەو نێرین بۆ پەرلەمان لەوێ بخۆ موچەی جوان ئەو بە شیعر بۆ و بۆ خۆ بیکە میسیار یەک و دوان وسیان ئەبۆ شێوە ئەگونجێ هەمووی پارەی بەلاشیش بخۆی زەکاتی هەژاران و بڕۆ بۆ خۆ نازام لێ سا شیعرمان بۆ هەو لە داخیەوان پرسیاری دو ئەویان ئایا ئیمانت بە کەمایەتیە کافر و موشریکەکان هەیە کە ئەوان وەکو تۆ مافیانەیە پێکەوە ژیانیان لەگەڵەکەی قبوڵتن یعنی تۆ بێ بڵێ مافی کافرێک کە دژی دینەکەم وەکو مافی منە ئەو قبوڵی ناکە مافی کەسێک کە کافرە بە دیموکراسی وەکو مافی خۆی بێ کە دیموکراسی خوازە بەڵام تۆ وەکو مسلمانە بێ قبوڵیکەی مافی هەموو کافر و مشتێکی سەرزەوی لە بوزیەک و هیندۆسێک و نەسرانیەک و یەهودیەک و هەر کافرێ هێنی لە ناوخۆی لە دەرەکی هەر هەمووی وەکو تۆیە وەکو خۆ تەماشایکەی وا بە پێکەوە ژیانی لەگەڵکەی سەیر لێنێ هەرچی مەلایەڵێ بێ ئێمە پێکەوە ژیان قبوڵکەی باش ئەو پێکەوە ژیانی لەگەڵ من قبوڵ نییە من قەینا بچمە کەنیسەکەی بەزەو نایەتە مزگەوتەکەی من قەینا بچمە باڕەکەی بەزەو نایەتە مزگەوتەکەی مەلهاکەی و نایەتە مزگەوتەکەی ئەش لە پێکەوە ژیان مەلاش هەڵەسێ بە ئاەت پێتەڵێ کافر و مشریکەکان کە ئەیانەوێ سەری تۆ بخۆن و دژی دینەکەتن و قەنەعەتیان بە دینەکەت نییە برای تۆن لە ئینسانیەتە خوارێزی لێناون وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم یاخر وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ابن جەریر تەبەری بۆمان تەفسیرەکە فەرمێ یعنی لەسەر دوو پێوەستانومانە قنج و قیت و ئەحسەنە تەقویم دروستمان کردو بەڵام ئاژەڵەکانمان وا دروست نەکردو ڕێزک بەس ئێوە نییە تۆ کافر و مسلمان یەکسان کە بەیەک لا یەستەوی ئەصحاب الجەنە وأصحاب النار أصحاب الجنة هم الفائزون كافر جهنمية مسلمان بهشتية يكسان نين بهشتية كان براون لقيامتي شايك يكسان نين فريق في الجنة وفريق في السعير وأن لجهنم مسلمان يجل بهشتا أما يتولى الدنيا يكساني كاوش قبول كرد ولا براء هلا وشانيته كافر بي الدين درجي وبيت إكلوان ومن يتولهم منكم فإنه منهم ولو كانوا يؤمنون بالله والنبي وما أنزل إليه ما اتخذوهم أولياء إيمانيان بە الله و بە رسول الله و بە ئیسلام هەبووە کافر و مشریکیان ناکردە دۆستی خۆیان و نیانەکردە برای خۆیان و پێکەوە ژیانیان لەگەڵ ناکرد پرسیاری دو ئەویان ئایا ڕای تۆ چییە لەبارەی کەسایەتیە کافر و مشریکەکانی دینەکانی تر کە دژی دینەکەی تۆن ببنە سەرکردە لە سیاسەتە ببنە سەرکردە لە حکومەت و دەوڵەتە ببنە سەرکردە لە کایە کۆمەڵایەتیەکانە ببنە سەرکردە لە کایە دینیەکانیشە کابرا کافرە ببێ بە وەزیری ئەوقاف ببێ بە سەرۆکی ئەوقاف مسلمانیش نییە یەهودیە نەسرانیە ببێ قبوڵتە یان نا یعنی قبوڵی ئەکەی وەلی ئەمرەکەت عەلمانی بێ یان نا قبوڵیکی بقبولك تأويلي جاء خمنا بقرآني بس وأولو الأمر منكم يعني كاربدست كواتتهم ملزمي بوي كابرا علمانيش به ولي أمر به كاربدست به طبعا ما تلاعب بالألفاظ إما وبستكراوين بتطبيق كردني حكم شرعية كانوا نك دلالات لغوية كانوا ما قاعدة بلالات بيزانا باشا إما وبستكراوين بتطبيق كردني حكم دلالات شرعية كان نك دلالات لغوية كان يعني شي
الله جل جلاله فرمي أقيم الصلاة نيش بكن نيش لزمانواني يعني شي دعاء يعني سيما كباني عسر يا بلين خو أجان لما نخوش بما خرباشت وما خرج جهنم الحمد لله طاون يجي عسر بانك دروس بيدا مزري لزمانواني يعني صلاة يعني دعاء هتا قيامة داوان نيش كي نيش نكر دوار كافري دعاء بكي تو بلي طاو كرد بنيش چونکە تۆ ئەو نوێژەت لێ داواکراوە کە رسول الله صلی الله علیه و سلم کردێتی صلوا كما رأيتموني أصلي باشە ئەو پێنج فەرزەت لێ داواکراوە بەو شێوەیە رسول الله صلی الله علیه و سلم کردێتی کە کۆمەڵە کردارە کۆمەڵە گفتاری تایبەتە بە نیەتێکی تایبەت بە الله ئەکبەر دەست پێکە بە سەلامدانەوە کۆتایی تۆ بە نوێژە شەرعیەکە بکەی نەک نوێژە لوغەویەکە واضحە بە درێژایی مێژوو بۆ گومڕاکردنی خەڵکی ئەم دەلالاتە لوغەویانە بەکار هاتوون و بەکارهێنراون حتى جهمي كري صفوان كهاد وتي إيمان بزوية كالأضلاء وتي وما أنت بمؤمن لنا أي مصدق لنا كواتب بس تصديق قلبه لكاتك هر قرآن تصديق عملي شهانه فلما أسلم وتله للجبين ناديناه يا إبراهيم أن صدقت الرؤيا تصديقي رؤياك إخوتك بعمل بنالكته هنا دادنا سريبري يؤمن بالله ويؤمن للمؤمنين يؤمن للمؤمنين يعني يقر لهم بلسانه أوش تصديقي زمان تصديقي ضل تصديقي لاش إيمان أوي بلام جهم هاوتينا بس تصديقي قلبه عليه با يعقوب عليه السلام كركاني وان يعني تول ضلوا باور بي من هنا كواتا أو إلى ضلوا باور بي مسلمان أبويا اصطلاحي ظلم باشا هاو يس خلق زيناك ولا ظلم باشا هرتشي كفرايك ولا ظلم باشا جاء قرب وجبه إبليس إيش ضلي باجبه فرعون ضلي باجبه معرفة قلبه الله جل جلاله فرمي وجحدوا بها واستيقنتها أنفسهم فرعون الله بدا من كاريكر بكردار كاريكر بلام ضلوا داروني لقال يا أبو داني بيانا أم برسيارت ليكا چیه؟ پاروان کو بولنا کجایو؟ بردام بین کشنی إن شاء الله پاروان کی لیو طاو أم برسيارت ليكا تۆ چی ئەڵێی لەبارەی وەرگرتنی ئەو مەنسەبانەوە بۆچی بۆ چەسپاندنی مەنسەبی وەلی ئەمرە بەسەرتا ئەنجا دێتیش بە چی چەسپێنێ بە زمانەوانی ئەڵێ کەلیمەی وەلی ئەمر لە لوغەیە بە معنای چییە بە معنای کار بەدەست دێ کەواتە ئەگەر کار بەدەست بێ مادام کافریش بێ تۆ بێک گوێڕایاڵی بکەیت و واجبە لەسەر بیکەیت با کافریش بێ کار بەدەست بەڵام کاتێک تۆ ڕۆی بۆ ئیستیلاحی شەرع ئەڕۆی لە شەرعا تەماشا بکەی بزانی ئولو الئەمر بەکێ ئەوترێ سەیرەکەی بە خاوەنی شەرع ئەوترێ نەک خاوەنی کاری وڵات بەتەنها الله جل جلاله فەرمێ وجعلناهم أئمة يهدون بأمرنا باسنا وكان إبراهيم كالله كردمان إمام بشريعتي إما حكمان كان يهدون بأمرنا يعني بشرعنا رسول الله صلى الله عليه وسلم فرمى من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد أوي هرشت دا بيني ألم شريعتي إما في أمرنا يعني في شريعتنا ما ليس منه فهو رد ورتك لتو كواتا كلمة أمر لا بمعنى شيء بمعنى الشرع دي أي كلمة ولي بمعنى شيء بمعنى صاحب دي خاوني شريعة كواتا إما فرمان من بيكرا وجورايالي كيبين أو كسي حكم ما نكا بشريعة كارمان بريو أبا بشريعة نكو كسي بعلبانية تيبا بريو بديمقراطية تيبا بريو تو بي معنى لغوية كي بيني كار بداست خلق ملزم كيتو وبستبكي بتطبيق كذني أو معنى زمانواني حكمكي لو يبو دركي نقريتو بو شريعتي إسلام بزاني لشرع أم ولي أمرهم بس كيه هيك كاتي نبوة رسول الله صلى الله عليه وسلم صحابة نتابعين تابعين نبد رجايم يجو إمام مكاني إسلام بكسيك علماني بلان ولي الأمر الشرعي ولي أمر الشرعي أبتو سمع طاعة حبيبي يجرى عليك أما أصلي بابتك لولا خوي أي سبيانة بسرتا سركردا علمانيا لولا شو يجينا بالشرع بسبيانة بسرتا خوي بالشق أي سبيانة أي جينا بالشرع بسبيانة توج مرأة ساي جاري وهاي دعاء كوي قبول يكيد وتطبيق
بۆ پرسیارەش لەیەکە ڕات چییە کەسی کافر و مشریک و خوانە ناس و دژایەتی دینەکەت ئەوەی کە دژایەتی دینەکەت زۆر بەتوندیەکە بێ بەسەرۆکە بەسەرکردن کاروباری دینت بگرێت دەست کاروباری ناموسە بگرێت دەست کاروباری ماڵ و سەرۆت و سامان بگرێت دەست ئەبێ قوبڵێکی دوا پرسیاریان کایکەن پرسیاری دەیەمیان ئایا باوەڕت بە جیندەر هەیە قەناعەت پێی هەیە قوبوڵیەکەی یاخودنا ئەگەر جیندەرەکەش ڕەفز کردەوە ئەوە ئیتر تۆ ئەم دەپرسیارە ئاوا جواب بدایە و ڕەتە کردەوە تۆ کابراایەکی تونندڕەوی ئەبێ لە ناو ببرێ هیچ کەسێ لە تۆ خەتەرتر نییە و ئەو کەسەشی بەو ئاراستەیە وتار ئەڵێ و دەرس ئەڵێ کە دژی ئەو دەخاڵێ ئەوش تونندڕەوە ئەوە تۆی تێگاوە ئەوە غەست دەماخی بۆ کردوی مێشکی شۆر بێ لە ناو بچێ لە کۆتایی موئەسەسەکەیە لە کۆتایی تەقریری موئەسەسەکەیە بڵین ڕاستپاردەکەیانە ئەڵێ هۆشداری ئەدەین بە موسڵمانە معتەدیلەکان کە مەبەستی پێی حەداثیەکان و تەقلیدیەکان و عەلمانیەکان زۆر توند بن لەسەر منهەجی محەممەدی کوڕی عەبدولوەهاب و لەسەر منهەجی ابن تەیمیە بەنەس وە کتێبەکانیشیان لە زۆربەی دەوڵەتەکانە مەمنوع کرا زۆر بە توندی بکەنە سەریان و بیانشکێن و دژایەتیان کەن چونکە ئەساسی مسڵمانە ئوسوڵیەکان ئەوانن لەم سەردەمە و ئەوەندەی ئەوان مەترسین لەسەر ئیسلامی معتەدیل ئیسلامی معتەدیل یعنی چی؟ یعنی ئیسلامی ئەمریکی و ئەوروپی هیچ لایەنێک ئەوەندە مەترسین نییە و ئاگادار بن وریای بنەماکانی دینەکەتان بن ئەمە پارەی خراوەتە خزمەت ئیعلامی خراوەتە خزمەت و دەستگا عەسکەریەکان و داپڵۆسێنەرەکانیشی خراوەتە خزمەت سیاکوچکەی ماسۆنیەت هەرسێکی کار بۆەوە بەو هیوایان لە ئایندەیە ئیسلامێک بێنە کایەوە کە هەموو مسلمانانی جیهان پەیڕەوی کەنەوە ئیسلامە بێکە لەگەڵ ئەمریکا گونجێ لەگەڵ ئەوروپا گونجێ و بۆ معلوماتتان جامیعەی ئەزهەرە و ئیسلامی قوبوڵ کردو جامیعەی مەلیک عەبدولعەزیز جامیعەی ئیمام زۆرێک لە جامیعەکانی تر لە سعودیە و ئیسلامیان قوبوڵ کردو جامیعەکانی ئیندۆنیسیا جامیعەکانی تورکیا جامیعەکانی دەوڵەتە خلیجیەکان بەگشتی هەمووی قوبوڵیان کردو هەمووی ئیسلامی معتەدیلی قوبوڵە زۆر بە ئاشکراش هاوارەکەن ئیسلامی معتەدیل ئیسلامی معتەدیل سەری گرم نەخشەیە بۆیان دوا ئەوەی ویسیان تەوحیدی ئەدیان کەن سەری نەگرت ویسیان مقارنەی ئەدیان کەن سەری نەگرت ئەدیانی ئیبراهیمیان داهێنا ویسیان حیواری ئەدیان بێنە ئاراوە سەری نەگرت ئیسلامی معتەدیلیان هێنا تا ڕادەیەک سەری گرتووە وابزانم آخر تەقریریان ئەمە بوو کە لە 2017 دەرچووەم خاڵانەی تیا بوو تەقری تریشیان هەیە ساڵانە ئیشەکرێ و دڵخۆشن بە نەتیجەکەیان کە بەدەستیان هێناوە بەڕاستی ئێمەش بەم ڕۆژگارە هەڵە کێشین کە ئەبینین ئەو نەتائیجانە هاتوونەتە بوون و خەڵکێکی زۆر شوێن ئەو ئیسلامە ئەمریکی و ئەوروپیا کەوتووە و لەسەر ئەو ئیسلامە نەماوە کە ئەڵڵا جەل جەلالوهو دایڕشتووە ئەمە سیستمی دەجال ئەمە پلانەکانیانە بە ئاشکرا ئاوای خاتە بەردەمە لە بڕۆ بیخوێنەرۆ من وام پێ کردی کار لەوایە نەماوە بەنهێنیشکە مسلمانیش کە بۆی باسەکەی خەوێ ئاگای لە هیچ نییە والحەمد لله رب العالمین